ڕۆلی حکوومەت لێرەدا ڕۆڵێکی باشی هەبێت بۆ زیاتر پتەوکردنی پەیوەندی ئابوووریەکانی نێوان هەردوو لە بازرگانان و پیاوانی کاری فەڕەنسا و هەرێمی کوردستان دیدارێکی ئابووریان ڕێخست. لەو کۆنفرانسەدا سەرۆکی ژوورەکانی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان ڕایگەیاند وڵاتی فەڕەنسا ڕۆڵی بەرچاوی هەبووە لە ئاوادانکردنەوە و هاوکاریکردنی هەرێمی کوردستان لە هەموو بوارەکاندا. دۆستایەتی لەگەڵ فەرەنسا بەردەوام بی ئینشاءڵڵا و خەڵکی هەرێمی کوردستانیش کۆمپانیەکان ئامادەنە و زۆر بە چاوەکی ڕێکوپێک تەمەشا دەکەن کەوا ئیشەکی جوان لەگەڵ وڵاتی فەرەنسا بکرێت لەگەڵ وڵاتانی ئەوروپا بکرێت بۆی بتە مایەی بیناکردن و ڕێکوپێکی و خزمەتکردنی کوردستان و هاوڵاتیانی کوردستان. سەرۆکی دەسەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان هەر لەو کۆنفرانسەدا داوای لە کۆنسۆڵی فەڕەنسا و حکوومەتی فەڕەنسا کرد کە هاوکاری زیاتری هەرێمی کوردستان بکەن و هەروەک کۆمپانیا فەڕەنسیەکان زیاتر ڕوو لە هەرێم بکەن و هاوکار بن لە سەرخستنی هەرێمی کوردستان. داوا لە کۆمپانیەکانی وڵاتی فەڕەنسا بکەوە بە تایبەتی لە بەڕێز جەنابی کۆنسلی گشتی فەڕەنسا لە کوردستان کە هاوکارمان بێتن بۆ ئەوەی وا بکاتن کۆمپانیای فەڕەنسی زیاتر ڕوو لە هەرێمی کوردستان بکەن هەم بۆ گەرخستنی سەرمایە خۆیان لە هەرێمی کوردستان. کۆنسۆڵی گشتی وڵاتی فەڕەنسا لە هەرێمی کوردستان هەر لەو کۆنفرانسەدا ڕایگەیاند ئێمە ئاگدارین کە هەرێمی کوردستان دووچاری قەیرانی دارایی بووەتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە وەک وڵاتی فەڕەنسا هەرێم بەجێ ناهێڵین و هاوکاریتان دەکەین. هەر بۆیە ئێمە هانی کۆمپانیەکانی فەڕەنسا دەدەین کە ڕوو لە هەرێم بکەن و وەبەرهێنان ئەنجام بدەن. To use the opportunity of this second international fair on reconstruction of Iraq. هەر لەو کۆنفرانسەدا نوێنەری وزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستانەوەی ئاشکرا کرد بەهۆی قەیرانی دارایی هەرێمەوە 88 پرۆژەمان وەستاوە کە پێویستی بە 2 تریلیۆن دینارە بۆ تەواوکردنی سەرجەم پرۆژەکان، بەڵام لە ئیسادا بەهۆی ئەو قەیرانەوە پەکی کەوتووە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.